عزیزان هەمیشە هەندێک وەرز هەن هەستیارترن و ئێمە پێسمان تێدا ڕوبڕی کۆمەڵە کێشا بێتەوە بە تایبەتیش وەرزی بەهار و پاییز کە ئەوترێ و ئێستاش ئێمە لە وەرزی بەهارداین بێگومان ئەو گۆڕانکاری کە لە کەش و هەوا دەکرێت و ئەو گۆڕانکاریانی هەرکە بەگشتی ڕوبڕوو ژینگە بۆتەوە کاریگەری لەسەر پێسمان دروست دەکات ئێستا بۆ نە بەکارهێنانی جەخۆر ئەو ڕۆتینانی کە زۆر جار ئێمە ئیگرینە بەر بۆ پاراستنی پێسمان دەوترێت زۆر گرنگی هەیە و بێگومان ئەو کەسانشی کە خۆیان جۆرە کێشان هەیە لەوانە زیبکە بێ پەڵە بێ کونیلە بیان ئەو تاشلبوونەوەی پێسیان هەیە یان بە جۆرەکان تووشی حساسیت بوون لە پێسیانە ئەمانە پێویستە زیاتر ئاگاداری پێسیان بن چونکە ڕەنگە لەگەڵ هاتنی گەرمایە زیاتر کاریگەری لەسەر پێسیان بکە و ئێمە زانین پێستەکانیش جیاوازن هەندێکمان هەیە پێستی چەورە هەیە هەندێکمان هەیە پێستی وشکە هەندێکمان هەیە تێکەڵا هەرێکێکیشیان تایبەتمەندی خۆی هەیە و گرنگە ئێمە هەندێک زانیاری گرنگ بزانین بۆی کە پارێزگاری لە پێسمان بکەین و دووربین لە هەموو ئەو کێشانی کە ڕوبەڕوێ بێتەوە بێگومان باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری دکتۆر گەشین کەمال پسپۆری جوانکاری و نەخۆشیەکانی پێست کە بە خۆشحاڵی لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆرە بەخێر بێت. سپاس سلامت بن زۆر سپاس باش. دکتۆرە باسێک لە تایبەتمەندی وەرزی بەهار بکەین و کاریگەری لەسەر پێست چی؟ یەکەم شت کە بیر لە وەرزی بەهارەکەینەوە دووسێ نەخۆشی پێست هەیە کە تایە زۆر سەر هەڵەیە یەکێ لەوانە هەستیاری پێستە کەسەکان ئەگەر دیقەت بە هەر کە بەیانیان هەڵەسن لە خەو یەکسەر خوڕانێکی کەمیان بۆ دروست ئەبێ زۆربەی خەڵک ئەم مشکلەیان هەیە و دووچاری ئەم نەخۆشیە ئەبنەوەخۆی نەخۆشی نییە بەگشتی زۆربەی خەڵک پێستی هەستیارە بێ لە وەرزەیە خۆشی ئەگەڕێنینەوە بۆ ئەوەی کە لە دارەکانە دار و درەخت لەم کاتەیە کە سەوزە بێ مادەیەکەیە پێوتێ پۆلین ئەم مادەی پۆلینە هەستیاری تۆزە لە پێستا دروستەکەیتر ئالۆشێکی کەمت بۆ دروستە بێ لە کەسێکەوە بۆ کەسێکی کەم ئالۆشیە زیاکە زۆربەی ئەو کەسانەی ئیگزیمایان هەیە و پێست هەستیاریان هەیە یان نەخۆشی دەردەگوڵیانێکە یەکێکە لە هەستیاربوونی پێست لە وەرزەدا ئەم نەخۆشیانە زۆر زیاکە طبعاً ئەوەشمان بیر نەچێکە کاریگەری تیشکی خۆریش لەمەیە هەر زیاکە لەبەرەوەی خۆ دەزانین لەم کاتەیە خۆر زۆر ستونیە لە گۆی زەوین خاصەتەن لە منطقەی لای ئێمەیە جا بە فۆکسمان دایم لەسەر دەموچا و دەستەکانە بەڵام ئەگەری هەیە هەموو شوێنێکی پێستمان کاریگەری هەبێ بەدڵنیایە خاصەتەن ئالۆشی پێستەکە و خورانی پێستەکە زۆربەی کات کەسەکان ئیسعاج ئەکاجاری وایە یعنی هەر دیقەتمان ناوە کە بەهار دەست پێکە یەکسەر لە کلینیکە تایبەتەکانە نەخۆشی هەستیاری پێست و خورانی پێست زیاکە خاصەتەن هی جسم خاصەتەن تۆ لەم وەرزەیە نازانی بەچە ئاوێ بزەبت خۆت بشۆی ئایا زۆر گەرم بیان زۆر سارد بێ لەو بینەیە کە حتا لە حەمامێتە دەرێ لە جیاتەوەی هەستکەی پێست یعنی باشە خوران زیاکە هەم لەبەر وەرزەکەی لەبەری وەرزەکە خۆی واییە وەرزی بەهار. باش دکتۆرە ینی بێگومانم لەوەی کە خواردن و خەو دوو فاکتەری زۆر گرنگم بۆ تەندروستی ژیانی ئێمە بە تایبەت هەرپەڕاست خواردن و خەو پەیوەندیان هەیە بە پێستەوە ینی جۆرە خواردن هەیە پێستی ئێمە بەخۆی ئەو خواردنەوە زەرری پێبگا یان ناڕێکی خەومان هیچ ڕنگدانەوە کاریگەریکی نەرێنی ئەبێ لەسەر پێستمان بەڵێ ئەتوان بە دڵنیایەوە بڵێن خۆی کاریگەری خەو لە هەموو نەخۆشیەکانە تایبەتە خاصەتەن خەو بە تایبەت ئێمە شتێک هەیە هۆرمۆنێک هەیە پێوتێ کۆرتیزۆڵ لە مێشکا دەیرە ئیرێ ئەم هۆرمۆنە ئەگەر تەواو نەبێ لە خەوەکەت ڕێک نەبێ ئەم هۆرمۆنە کە زیادەرەیە لە حەدی خۆی هەندێک جار هەیە دووچاری پەڵەمانەکاتەوە هەندێک جار هەیە دووچاری زیبکەمانەکاتەوە واتە خەو زۆر کاریگەری لەسەر پێست هەیە و شتێکی تریش هەیە گەر خەوێکی تەندروست و باشت نەبێ لە کاتێکی معەنی خۆیان پێست ئەشێوێ دیقەت بەو کەسانەی کە ئیشەکانیان وایە بە عەکسەوەیە شەوان نانون و بە ڕۆژ نووسون دیقەت بەدائیمەن زیاتر کەسەکان دووچاری چرچی ئەبنەوە لە پێستیانە زیاتر کەسەکان دووچاریەوە بنەوە کۆنتترۆڵی چوری پێستیان لە دەست ئێنیانەوە تا زۆر وشکە بێتەوە پێستیانیان بە عەکسەوە زۆر چەورە بێ لەبەرەوە بە تەکید کاریگەری خەو هەیە و لەگەڵ ئەوشا خواردنیش خواردن بە تەکید کە زۆر ڕاستەوخۆیان ناڕاستەخۆ کاریگەری خراپیان لەسەر پێستەیە بەڵام من لەبەرەوەی پزیشکی خۆراک نیم دکتۆرە ئیسرائیل خوشکم پزیشکی خۆراکە بەڵام ئەوەنەی ئاگادار بین لێوەی بە تەکید ئەو خواردنانەی کە زیاتر سەوزیانتیایە مادەی سەوزیانتیایە ئەمانە کاریگەری باشیان لەسەر پێستەیە یان ڕیشاڵەکان و فایبەرەکان ئەمانە کاریگەری باشیان لەسەر پێستەیە بۆیە ئەگەر سەیری دیقەت بەی کاه و خەیار ئەم شتانەی کە کیوی ئەمانە
عنصری باشی کانزاکان و ڤایتامینەکان تایە لە هەمان کاتیشا پێست گەنجەکاتەوە لە بڕێکی باش ئاوی تایە چکە ئێمە دائیمەن باسی ئەوە ئەکەین ئاو یەکێکە لە عنصرە سەرەکیەکان بۆ ژیانەوەی خانەکان خۆشتان نەزانن پێست گەورەترین ئەندامە لە جەستەیە ئەبێ زۆر ئاگامان لێ بێ ئاوێکی باشی بین ئەویش بەوەی کە یان ئاو بخۆینەوەیان ئەو کەسانی کە حەزیان لە ئاو خواردنەوە نیە بە تایبەتی وایە لە هێڵنجی پێم ئەتوانێت لە بری ئەوە خواردنانە بەکارهێنێ کە بڕێکی ئاوی چاکی تایە کابێ ئەم خەوەی ئێستا بە شێوازێکی گشتی لە کۆمەڵگەی ئێمە خەڵک مەشغوڵ بووە بە سۆشیال میدیا و بە دەمەتەقی و بە هەندێک بابەتەوە شەو درەنگە خەوێ و بەیانی درەنگ هەڵەسەیە لەبەر داوام دیسان و زۆڵەسێ ئەم جۆرە خەوە کاریگەری ڕاستەخۆیە لەسەر پێستمان بەدڵنیە یعنی مع الأسف ئەمە کاریگەری لەسەر هەمومان کردووە خۆشمان خەومان ڕێک نەماوە وای لێ هاتووە وای لێ هاتە سعایەکی شەوێشە کەسەکان نەنووسن کاریگەری خراپی هەیە هەر نەک بەس لە ڕووی تەندروستی پێستمانە و لە ڕووی تەندروستی هەموو جەستەمانەوە ئەزایی ئێستا هەندێک توێژینەوە هەیە باسیەوە کاگەر خەوت ڕێک نەبێ لەوانەیە دوور بە مۆزوعی دوور بە سەرەتان و شێرپەنجە و شتیش لەوانەیە وارد بێت چکە خانەکان جاری وا هەیە ئینقیلابێک لە پێستەکەیە ئەکەن لە ناو جەستەیە ئەکەن لەبەرەوە بێ زۆر ئاگامان لە خەومان بێت باش دکتۆر هەمیشە قسێک هەیە ئافرەت عادەتەن ئەوەی هەیە زیاتر گرنگی بەخۆیە بە تایبەتیش لە بابەتی پێستە بەڵام دائیمەن کێشەشی زیاترە ئەڵێن باشە بۆچی ئەمە جیاوازێکی چیە هەر بەڕاستی پیاوان باشتر ڕوبەڕووی ئەوە ئەبنەوە تەسەوورەکەم دووسێ خاڵ هەبێ بۆ ئەو مۆزوعەکەمیان ئافرەت بتێونێت زیاتر گرنگی بە جوانی زیاتر ئەیە لایەنی جوانی زیاتر ئافرەت دەگرێتەوە ئەمە وەژ ناگرێتەوە پیاوانیش بە دەربێلەی بە زیاتر ئافرەت خۆی بوونەوەرێکەوە دروست کراوە حەزی لە جوانی ئەگەری هەیە کاریگەری هۆرمۆنیش لە ئافرەت بەڵێ ویستم بۆ خاڵەکانی تریش بچم یەکەمیان هەر خۆی ئافرەت بوونیەتی وایە بوونیەت نەکە بە تەکید وەکو جەنابەت فەرموون هۆرمۆنەڵە یعنی هۆرمۆناتی جسمی کەسەکە و ئافرەتەکەەوە خی گەورە خولقی کردووە کە زیاتر حەزی لێ جوانی بێ نەک جوانکاری جوانی بێ باشە ئەمە لە لایەکەوە لە لایەکی کەشەوە لەبەرەوەی لەگەڵ بەداخەوە لە کۆمەڵگایەکیشا ئەژین خاصەتەن ئەگەر باسی کۆمەڵگەی خۆمان بکەین زۆر جەجی خەڵکەکەن واتە زۆر حکمی خەڵکەکەن ئیتر لە جلیەوە دەست پێ بکە هەتا دەموچاوی ئەڵەن ئەمە ئافرەتە بێ ئەویای پێرفێکت بێ وابێ ئەووابێ کە لە کاتێکا جاریایە بۆ پیا ئەو شتە هەر بەخیاڵیان نایە جاریای پیاەک جلێکی چرچیش لە بەرەکچێتە دەرێ زۆری بەخیاڵان نایە بەس ئافرەتەکە بێ ئەلا ئەکمەل وەجه بێ ئەمەش کۆمەلگاوای لێ کردووە ئەو لە مناڵیەوە واییە نەتوێزانی ئەمەش دووسێ هەمیان شتێکی تریش هەیە ئافرەت مۆزوعی جوانکاریش باسکەین نەک جوانکاریش باسکەین زیاتر ئافرەت حەزی لەو مۆزوعایە بەڵام ئێستا وای لێ هاتووە لە دنیایەکەین وای لێ هاتووە بەگشتی عامەی خەڵک حەز ئەکا جوان بێ یعنی وای لێ هاتووە پیاویش احتیمام بە جلی ئەیە بە پۆشاکی ئەیە بە دەموچاوی ئەیە تقریبان ئەم ئیدیەمە تقریبان هەستەکەم ئێستا ڕێک بوو بێتەوە باش دکتۆرە یەکێکی تر لەو بابەتانی کە ئێستا هەر بچیتە بۆ نە سۆشیال میدیاوە هەستەکەم بۆتە شتێکی ترند هەمیشە باسی ڕۆتینا دەکرێت ڕۆتینی پێست چ کاریگەرێکی لەسەر پێست هەیە و پێویستە ئەگەر ڕۆتینمان هەبێت چی بێ ڕۆتینەکەمان بەڵێ پرسیارێکی جوانە چونکە ئێستا ئەم شتە ئەمەی کە جەنابەت باسیەکەی دوو لایەنەیە لایەنێکیان ئایا لایەنی تەندروستی ئایا بەڕاستی تۆ پێویستە بە ڕۆتین هەیە لایەنی دووەمیان ئایا ئەمە بۆ ئەوە نییە بۆی ڕێکلامی بۆ بکرێ بۆی خەڵک بەکاری بێنێ ئەو دوو لایەنەیە بۆیە بەڕای من ئەبێ هەر کەسێک کە ڕۆتین بەکارێنێ بەڵێ من وەکو پزیشکێکی پێست ئەڵەمە بێ کەسەکان ڕۆتینیان هەبێ بەس من دائیمەن ئەڵەم تەتەڕف لە هەموو شتێکە لە هەموو شتێکە لە ژیانە ئەمە خراپە کارلێکی خراپی ئەبێ حتا تەتەڕف یعنی چی ینی زیادە ڕۆیی لە جوانکاریشە زیادە ڕۆیی تەنانەت لە ڕۆتینیشە هیوا هەیە کەیە بۆ لای من لە کلینیک ئەمە نەشت ئەهێنێ پاکە تێشتی گەورە هێنێ لەگەڵ خۆیان بەڵێ هەمووشی پارەی زۆریش پیا و براندی باشیشە بەس تەراکمی دووشت لەگەڵێکە ناگونجێ ئەمە زیادە ڕۆیە بۆیە ئەبێ حتا لە ڕۆتینەکەشا بزانی چی بەکارێنێ لە ڕێی سۆشیال میدیاشە ئەو ڕۆتینانە هەڵبژێرین ئەمەش کارە ساتەکەی خۆی ڕۆتینی ڕۆژانەی کەس ئەمریکن ئەکادمی وا دایناوە ئەکادمیای ئەمریکی وا دایناوە کە سێ شتی سەرەکی هەبێ لە ڕۆتین تا هەبێ یەکەمیان غسوولە دەموچاوتی پێبشووی دووەمیان شێدارکەرەوەیەک ئەگەر پێویستە پێی بێ سێمیان دژەخۆر هیچی تر بەس ئەم سێ شتەیە بەڵام خەڵک کە ئەچێ پێنج شەش شتی تر کەڵەکە ئەکات و بەکاریهێنێ ئەمە یان ئەوە تا خۆی وەسواسە بە دەموچاویەوە یان ئەوە تا دەوروبەرەکەی وەسواسە بە دەموچاوی ئەوە لەبەرێڵە ئەوەش بەکارێن ئەوەش بەکارێنە ئەمەیە سەبەبەکە باش دکتۆرە لە کوردەواری خۆمانە بیستوتە مانگێگێ بە ناوی ڕەشەمێ بەڵە بەتەکی خێرە ئەوە بەس مێ و ئافرەتیایە ڕەش ئەبن و ڕاستە یان ئەمە لە چیوە هاتووە ڕەشەمێ خۆی ڕاستی مادەم پزیشکی
پێستی ئەبێ لەسەرەوە زۆر ڕاستە خۆی ڕاستی من جارێکی تریش ئەم پرسیارم لێکرا جوابم مایەوە خۆی ئەوەی من لی تێگەیشت بێتم ئەوەیە ڕەشەمێ نییە ئەمە ڕەشەمەیە ڕەشەنێرە هەموویەتی واتە کەسەکان هەمویان لەم مانگەیە لە ماڵی دوۆی تر حسابیکە یەک تۆز کەسەکان تان ئەبن تۆزێ تۆخەبنەوە ڕەش نابن بەستان ئەبن وڵاتی ئێمە دەرەجە ینی پێستەکەمان دەرەجە 3 و 4 گەنم ڕەنین و بەرە و سەروتر باشە جۆری پێستەکەمان وا ئیجابەکە لەبەر خۆراکە چینە بەرخۆش سوپاس بۆخوا لە جیاتۆی تووشی شەرپەنجەی پێست بین کە پێستپیەکان زۆریان هەیە وڵاتی ئەسکەندە نافیا هەیەە ئێمە بەعکسەوە ڕەش ئەبین یعنی یان تۆخ ئەبینەوە بەڵێ لەبەرەوەی خانەی میلانۆسایتەکانمان زۆرە کە ئیمتیساسی خۆرەکە ئەکاو لایتەکە UV لایتەکانەکە تۆزێ پێستەکە تۆخترە بێتەوە باشە بەڵێ بەتەکید لەم ماوەیە لەم وەرزەیە وایە بەڵام خۆی ئەو مەوزوعیمەیە من وا بۆی ئەچووم کە ڕەشەمێ سەبەب ئەوە بێت لەبەروی زیاتر کەسەکە ژنەکان هەستەکەن تۆخەبنە و ژنانیش لە کێڵگەیە لەو کاتەیە زۆربەی خەڵک ئەمە باسی کۆنەکەین لەگەڵ هاوسەرەکانیانە چوونەتە حەقلەوە و چوونەتە مەزرع و ئیشیان کردو لەوە چی ئەمە سەبەبێ بێ بەڵام یەکێ لە کۆمنتەکان جارێکیان بۆم نووسرابوو بیان دکتۆرە ڕەشەمێ ینی لە مانگەوە هاتووە مێکە ینی لە مانگەوە هاتووە ئەوەش تا چه حەدی ڕاستە لەوانەیە ئەوە ڕاستیش بێ تۆخبوونەوەی پێستە لە ڕووی شتێکی باشە نەخێر خۆی ئەتوانین بڵێ کەوت ینی بەراورد بەسوی پێستەکانی ئەسکەندە بەڵێ ئەبێ دڵمان خۆش بێ بەوە چووکە ئێمە گەردیقەت بن لە توێژینەوەکانیش سلمێداوە ئەمە کە ئەوانەی پێستیان زۆر سپیە زیاتر معڕەزن بۆی تووشی شێرپەنجەی پێست بن بەڵام ئێمە بە پێچەوانە معڕەزین بۆی کە تووشی پەڵەبین باشە بەڵام ئەبێ دڵمان دەدی جەنابتە فەرمووی بەوە خۆش بێ لەبەرەوەی کە ئەگەر هەچۆنێ بێ تۆخبوونەکە باشترەوە لە شێرپەنجەکە یەکێک لە شتانی کە لە ماوە زۆر بڵاو بۆیەوە باسی لەوە کرد کە ئەو شتی کە تۆ نتوانی بیخۆی نابێ لە پێستیشە لە بڕی کاریگەری هێندە هەیە ئەو شتێک کە ئەی لە دەم و چاوت ئێمە با باسی دژەخۆرکەین دژەخۆر دەوترە زۆر گرنگە ینی تا دوای لە هاوێ ساڵن ئەبێ لە ماڵیشەوە زۆر جار بەکاربێنێ و ئێمە دژەخۆری جیازمان هەیە فیزیاییمان هەیە کیمیاییمان هەیە جیازی ئەمە چییە و دژەخۆر تاشنە گرنگە گەر بەکاربێت ماوەیە پێش ئێستا لە بۆ جوابی ئەو پرسیارەی بەڕێستان ماوەیە پێش سەر مانە پێش ئێستا دکتۆرێکی ئەمریکی هاتۆتە سەر خەت و لە سۆشیال میدیا هەرایەکی زۆر گەورەی نایەوە کە دژەخۆر زۆر خراپە بزانم من سەکەس ئەو ڤیددیویان بۆ نردڕی سۆشیال میدیا دکتۆرە ئەمە تا شتێ ڕاستە لە موقعەکانی ئینستاگرام و فەیسبوک باشە ئەمە هیچ بنەمایەکی تەندروستی نییە ئەمە ئەم پزیشکە بەڕێزە بەس ئەوەی داناوە بۆ ئەوەی زدی تیارەکە بڕوا بۆ ئەوەی خەڵک فۆلۆی کات و ها ڤیددیۆکەی زۆر نەشر بێ ڤیددیۆکەی بوو بە ڤایرەڵ زۆر عرض کرا لەبەروی عکسی خەڵق قساکات تۆ بەم ڕۆژگارت پزیشک ئەڵێ دژەخۆر بەکارهێنە باشە بەڵێ بە دڵنیایەوە بێت دژەخۆر بەکاربێنێ جۆری دژەخۆرەکان بە پێی پێستەکانە گۆڕێ ئەو کەلیمەی کە پێوتە فیزیکەڵ لەگەڵ مینێڕەڵ یعنی کانزایتیایە بە تاقیتەنیا بۆ کەسانە بێ کە کیمیایی ئەگەر بەکاربێنێ کیمیکەڵ ئەگەر بەکاربێنن پێستیانە سیارەکە زۆرترینیشیان کێن ئەوانەی نەخۆشی دەردەگوڵیان هەیە لەبەرەوە ئەوانەی دەردەگوڵیان هەیە ئەبێ بە بەردەوامی دژەخۆری مینێڕەڵ بەکارهێنن واتە فیزیایی بێ بەڵام کیمیکەڵەکە بۆ ئەو کەسانی کە دژەخۆری ئاسایی بەکارێنن بەس ئەم قسەیە کە ئەگەر هەرچێک توانی و خواردەوە نابێ ئەبێ ئەوەش بی لە پێسە زۆر ڕاست نییە چکە بە پێ و قسەی بێ دژەخۆرە بێ ئەگەر خۆی ناخورێتەوە دژەخۆر ئەی چۆن ئەیرێ لە پێست وانە ئەوە هیچیشی بنەمای نییە مشکلەکە لەوایە یعنی ئەو خیار و ماستوشتە خۆی زۆر محتەرەوانە ترەوەک لەوەی کە بێ لە پێست بۆ زۆربەی خەڵک ئێمە ئاسایی هەچ کامێکیان بەکاربێنین ئەو دژەخۆرانەیان ئەبێ وا باشترە ئەگەر کەسەکە خۆی عیلمێکی وا باشی نەبێ بزانێ خۆی کامیان اختیارکە یان پزیشکی دەرمانساز بۆی دانێ هەر بچێتە دەرمانخانەیەکەوە یەکسەر پێی ئێڵێ یانەوە تا پزیشکی پێست بۆی دانێ زۆر سمپڵیش پزیشکی پێست ماشەڵا ئەوەنە زۆرە هەر لە بچێتە هەر بنکەیەکی تەندروستی نەچێ بۆ پرایڤێت هەر بنکەیەکی تەندروستی توانێ شێوازی ڕۆتینی ڕۆژانەی پێستی بۆ تەحدید بکە بابەتێکی تر کە خەڵک بەدەستیەوە گیرۆدا بێ ئافرەتان و پیاوان و هەمولایەک ئەوەی کە لەم وەرزە بەهۆی چوونە دەرەوە و سەیران و زیاتر لە بەرخۆڕبوون پێست ئەسووتێ ئەوی جەنابەت فەرمووت تۆخ ئەبێتەوە ئەم بابەتە چارەسەری هەیە دوای ئەوەی کە تۆخ بۆ بە شتێک بێتەوە سەر کە خەڵگەیە کە زەیە خەستان ئەوانی کە پێستیان خۆیان لە ئەسڵ تۆزێک تۆخە ینی بە درێژایی وەرزەکە چاک نابنەوە ینی دەرمانێک شتێک هەیە کە ئەم پێستە
ئەوانی سپین بڵێ سپیکاتەوە سوورە بنەوە بەڵام ئەوانی پێسیان تۆخە زیاتر تۆخە بێت چارەسەری هەیەە بەڵێ ئەتوانین بڵین چارەسەری هەیە دوو چارەسەری هەیە یەکێکیان لەگەڵ تێپەڕبوونی کاتە خۆی وردە ئەو تانە کەمە بێتەوە واتە ئەو تۆخێ کەمە بێتەوە لەگەڵ تێپەڕبوونی کاتە چارەسەری پزیشکیشی هەیە بەدڵنیایەوە واتە دووەمیان چارەسەری پزیشکیە. ئێستش مجموعەیە پرۆدەکت هەیە لە عالەما هەیە و لە کوردستانیشا هەیە مادەی گلوتاتایانە کە مشتومڕێکی زۆری لەسرە بەڵێ کە بۆ سپی بوونەوە ئەبێ لە بەروی ئەکتەرەکانی بۆلیود بەکاریان هێناوە ئەوە واقعە بەڵام ئەوان بە ئایڤ واتە بە دەمار بەکاریان هێناوە لە ڕێگەی وەریدەوە بەڵام ئەمە زۆر خطۆڕیتیایە واتە مزاعفاتی زیاترە لە باشەکانی لە برەوە من نەسیحەتی خەڵک ناکەم ئەوە بەکاربێن بۆ مدەتێکی کەمیش لە برەوە باشترە سەحەتی خۆیان ئاگادێ بەدیلی ئەوە هەر بە حەب هەیە یان بە بخورێتەوە لە ڕووی زانستیەوە بەڵێ ئەکرێ و دەرزیش هەیە دەرزی هەیە ئینجێکشن بۆ ئەو شوێنەی کە تۆخ بۆتەوە ئەوانە هیچ مزاعفاتێکی نییە بەڵام بە دەمار هەندێک نەخۆشی هەیە واکو ستیڤن جۆنسن سندرۆم یان سترێس سندرۆم ئەمانە نەخۆشی تایبەتن لەوانەیە کەسەکە وای لێبێ لە ئیمەرجنسی داخڵ بکرێ بەهۆی ئەوەوە بەرەوە گەر لە 100 کەسی شایە یەک کەس تۆوالەکەی خەتەرە لەبەرەوە ناکرێت. دکتۆرە بێجگەلەوەی کە باسمان کرد سووتانی پێستە من ئەم بەهارە بۆ نەچووەتە دەرەوە کەسی خۆم هەبووە یەکسەر هەموو گیانی بۆ بە خڕوو بەبرین ئەو کەسانە ئەم کێشەیە چییە کە دروست ئەبێت ئەمە چەند شتێکە خۆی جۆری جیاوازی هەیە هیوا هەیە بەس نەخۆشیێکی هەیە حساسێت بۆ بەرخۆر بەس بچێتە بەرخۆر شوێنی ئیتر شوێنی بەرخۆرەکەی کە ڕێک بەری کەوتووە هەمووی هەستیارە بێ من ڕێنمایی ئەو کەسانەکەم جارێوانەی و مشکلیان هەیە تا بکرێت لە کاتی خۆری زۆران نەچنە دەرە بەبێ ئەوەش بەبێ دژەخۆر نەچنە دەرە و دومیشیان محاولەکەن جلی کەڤەر لەبەرکەن یان جلێ بێدا پۆشراو بێ بۆی پێستیان هەستیارتر نەبێت لە بەرخۆرەکە ئەوە زۆر گرنگە لەلایەکی کەشە شتێکی تر هەیە کە پێست ئەسووتێ جاری وایەکە بۆ ماوەیەکی زۆر لە بەرخۆرا بمێنیتەوە یعنی پێست سووتان دروست ئەبێ سووتانی دەرەجەیەک هەیە لە پێستا بەهۆی ئەوە دروستە بێ لەبەری کەسەکە چۆتە بەرخۆر ئەوە شتێکی ترەوە بێ عیلاجی وەکو سووتان بۆ بکرێ چکە جاری وایە کەسەکە وەکو توێژی مار پێستی هەڵەیە ئەوە سووتانە ئەوە زیاتر لە یەکێکا ڕوئەیە گەر مەلە بکا لەبەر دەم خۆرە ئەوە زۆر مشکلەی بۆ دروستەکە. دکتۆرە جەنابەت لە ماوەی ڕابردووە سەفەری عومرەت کرد ئەوترێت ئەوانەی ئەچن بۆ عومرە ئەو چەند ڕۆژەی لەوێ ئەمێننەوە کە ئەگەڕێنەوە پێستیان زۆر جوان و ڕەونەقدار و ناسک ئەبێتەوە ئەمە پەیوەندی بەلایانی دەرونی و دڵخۆشی کەسەکە هەیە لەوێ یان بە کە دوایش پرسیارێک لەسەر ئاوی زمزمەکەم لێت پەیوەندی بۆ خواردنەوەی ئاوە هەیە کە بۆ پێست باشە کە تۆ پێشتر باست کردوت شلەمەنی بەتایبەت ئاو بۆ پێست زۆر باشە خۆی دوو ڕووە بەڕاستێکی بابیڵین ڕووی یەکەمیان بەڕای من یەکەم زۆرترینیان مەوزوعی ئەڵە پێس ئاوی دڵخواتۆڕێک ئەوەیە واتە لایەنە دەرونیەکەی چونکە بەڕاستی لەوێ ئەو دڵخۆشی ئەگەر ئیشەڵا ڕووی هەمووانی تێکەوێ ئەو دڵخۆشی لەوێ ئەدبێت لە ژیان تا لە شوێنێکی تر ناتبێ ڕێک دڵە لەوێ بەجێمێنێ بەڕاستی حەزەکە هێر بڕۆیتەوە بۆیە وایلیاتۆ من کۆنفرانسی ژەبێ حەزەکەم لە مەکە و مەدینە بێ لە شوێنی تر نەبێ ئەوە واقع ئەو شتە بەڕاستی مۆزوعەکە دینیە شتەکە. مۆزوعی دووەمیان من هەر ئەدمینی پەیجەکەم ماوەیە پێشەسەکە لە عەمرە هاتمەوە حەزی ئەکرد باسێکی ئاوی زمزم بکەم حتا وتم سایەخان نازانم ئەمە یانی توێژینەوە شتم لەسەری نەخوێنێتەوە بزانم وایە چکەوتی ئەوە وایە من بنەمای زانستی نەبێ ناتوانم باسی کەم کە چوومە تەفاسیلیەوە توێژینەوەیەک هەیە لە 2020 یان 21 بۆ کراوە کە دەرکەوتووە بەڵێ بەڵێ توێژینەوەکە من موقعەکانی شمدانا لە ڕێی پەیجەکانمەوە کە خەڵک بە جوانی خۆی ئەتوانێت بخوێنێتەوە لەسەری لە 2013 یعنی یەکێک لە BBC داوامی کردووە لە بەریتانیا چووە سەیری کردووە لە دوکانێکە کە ئاوی زمزم ئەفرۆشە کە لێکۆڵینەوە بۆ ئاوەکە کراوە سەیریان کردووە ئارسێنیک و زەرنیخیتیایە ئیتر ئەمە هەرایەکی ناوەتۆ لە سوۆشیال میدیای توێتی ئەم ئاوە غێر ساڵح لە شرب نابێ بخورێتەوە و خەتەریشە بۆ خەڵک باشە تۆ ساڵانە بە مەلاین خەڵکە چێ بۆ مەکە و مەدینە بۆچی کەس نەمر بە ئاوەکە بەس بەشتی تر دوور با بە هیلاکێتەکە ئەسڵەن ئافرین بزەبدە و قسەی ڕاستە کەچی دوای ئەوە ئەم توێژینەوەی کراوە مەجموعە ینی کەس کردوێتی کە لایەنی سەقافیان زۆر باش بۆ مەجموعە دکتۆر کردویانە دیقەتیان ناوت نەکتەنها بۆ پێست لەلایەنی جەستەشەو بۆ گورچیلە بۆ ئەندامەکانی تری جەستە باشە لەبەروی مەجموعە مەعادن هەیە لەو ئاوایە هەیە کە لە ئاوی ئاساییانە دیقەتیان ناوە ئەم ئاوە بەکتریا و فەنگەڵەکان و کەڕۆکان
کەمتر تیا ئەژین و بگرێتیایە ناژین وەک لە ئاوی ئاسایی کەواتە ئەمە پۆینتێکە لە ساڵحی مسلمانانەکە بەگشتی الحەمدولیلا و دەریش کەوتووە مەوزوعی ئەوەی کە بۆ پێس ڕەونەقدار بێ من بەدڵنیایە و من تەسەور ئەەکەم مەوزوعی لایەنە دڵێکە بێ ڕۆحێکە بێ بەڵام وەکو باسیشمان کرد ئەگەر بە توێژینەوەش بیسەلمێنین ئەو توێژینەوەش ئەوەی سەلمانەوە پس خۆزگە من ئەڵێم خۆزگە ئێستا وا بواە ئەو هەموو توێژەرە موسڵمانەمان هەیە تۆزێک سێرچیان زیاتر بۆ کردایە بۆی ئەم شتە زیاتر پشڕاست کردایەتەوە وانە لەلایەنە زانستیەکەیەوە بەڵام بەدڵنیایە و هەردووکێتی مەوزوعی ڕۆحانەکەیەتی و مۆزوعەکەی تریش زانستیش باشە ئەو ئاوی زمزمە خواردنەوەی بتوێنێتەوە ڕاستەوخانە ڕاستەخۆ لەسەر هەموو ئەندامانی لەش کاریگەرێ بێ ئەگەر دەموچاوی پێ بشۆرێ یان بدرێت لە پێست بڕوای تۆ ئەم کاریگەری ئەبێ ینی لە چاو ئاوی دیکایان من خۆم شخصی کە لەوێ بووم هیچ ئاوم نایاوە لە دەموچاوم چکە بە سەراحەت ڕێک زەڕ بێگیراوە لەسەر هینەکان لەسەر ئەو شوێنانەی لە مەکە و مەدینەگەرێکە چوو بێ بەڵێ لە بەڕادەکانە کە دانراوە ئەڵە تکایە مەیخەنە ناو بوتڵەوە منیش احترامی ئەو مۆزوعم ئەگەر چکە من لەم شوێنەیە بە قسەی قانونەکەم لە چی شوێنێکی ترابیکەم بەس خەڵک هەبۆی خستە بتڵەوە دیارە بە هەڵبەتە بۆ دەموچایان بەکاریان هێناوە بەس وەکو خواردنەوە من خواردومەتەوە بەس من تەسەور ئەەکەم وەکو باسم کرد لەوانەیە لە ڕۆزانستێکەشیا باگراوندێک هەبێ و کە بۆ پێستیش باش بێت چونکە کانزایی باشی تایە چونکە ئەو مادانەی کە تایەتی لە ئەنسوری ئاوێکی ترە کەمترە هەیە بەس کەمترە تەسەور ئەەکەم توێژینەوەی زورترمان ئەوێ بەڵام بە دڵنیایەوە ئەو قسەی بەڕاستان ڕاستە کەسەکان کە لەوێ ئەبن بەڕاستینەوە ئایکی ترە بەڕاستی پێ من خۆم هەستم بەخۆم ئەکرد پێستنەوە ئایکی تری لێ هەر بەبێ مەیکەپا بەبێ هیچ شتێکە کە چێستەکەی زۆر پێستە پاکتر و ڕوونترە ئیتر شتێکی تریش هەیە تۆ خەڵک لەوێ هیچ ناکە هیچ لە مەیکەپ ناکەی خۆ هیچ ناکەی لەوانەش ئەمە ئیسراحەتکردنێ بێ بە پێستە وەنیە هەرچەنە من خۆم وەکو پزیشکی خۆم وەکو پێست من قەت فاوندیشن و شتەوە 4 بۆ 5 ساڵیژە بێ بەکارم نێناوە بۆ پێستم بەس دژە خۆر بەکارێنم باسی دڵخۆشی کرد هۆنیا خان یعنیسان کە گەشتەکە بۆ وڵاتانی دیکەش گەشتێکی ئاسایی خێزانێک هەر دڵی خۆشە بەس ئەوەی کە لەوێ هەیە چکە لایەنە ئیمانیەکەیەتی زۆر ڕنگدانەوەی هەیە بەتاکی لەوانەشە ئێوەشدان هین کردوێ ئەوە ڕنگدانەوەی هەیە ئەو زۆر جیایە تۆ دنیا و ئیتر بە خەیاڵانایە ئەمە خۆی لە خۆیە کاردانەوەی ئەبێ لەسەر پێستت دکتۆرە من ئەمە نازانم ئەگەر کاتمان ما بێ بکەم کۆتا پرسیار ئێمە ئازانین تایپی یان جۆری پێستەکان جیاوازن بەڵێگیان ئەوەی کە من ئەیزانم ڕەنگە خۆتان شارزاتر بن پێستی وشکمان هەیە چەورمان هەیە هەمانە هەستیارە هەمانە تێکەڵە ئەمە کاریگەری هەیە سەبارەت بە کاردانەوەی بۆ وەرزەکە بەڵێ بەتەکید وەکو باسمان کرد خۆی پێستی چەور لە فەسڵی زیاتر گەرمای زۆر و سەرمای زۆر برێک ئاوتەکە واتە یعنی خراپ ئەبێ بەڵام وەکو بەهار زیبکە ڕەبتی نییە بە بەهارەوە بەڵێ هیچ توێژینەوەش باسی ئەوە ناکا کە زیبکە ڕەبتی هەبێ بە بەهارەوە زیاتر لە گەرمای زۆر و سەرمای زۆرە زیبکە خراپ ئەبێ بەڵام موشکبوونی پێست زۆر لە بەهارە خراپ ئەبێ و بەخۆشمەوە من دوێن هەرس لە ستۆریەکەم باسی ئەوم کرد لە ئینستاگرامە کە بەخۆشمەوە هەستیاری پێستە بۆ دروزە بێ حەزەکەی ئێرە بخورێن دوایە چێ بۆیە جا خورانی جواییە شوێنێک ئەخورێنی دوایە چێ بۆ شوێنێکی تر ڕێگەڵی کرمە ئاجوڵێ اینجا ئەم مشکیە زۆر مشکلێ بەڕاستی ئەبێ کەسەکان زۆر بەڵێ کوپێکی شێدارکەرەوە بەکاربێنن بابنیش دو پرسیار بکەم هاتمە خوارەوە کاکشوانەی خۆمان ئارایشگا وتی حەزەکەم وتی لەسەر چی قساکەم تو لەسەر پێست وتی حەزەکەم لە دکتۆرە بپرسی ئەوانەی کە پیاو من باسی پیاوەکەم لێزەر بەکارهێنن بۆ مو جەستەیان 6 جلسە بەکارهێنن بەڵام ئەم مو هەردێتەوە ئایا بە لێزەر مو بنبڕ ئەبێ نابێ مووی ڕەش و سپی فەرقی هەیە ئەو قسێکم وەکەی سواسەکەم باشترین پرسیارتای سابزانم کەس لێی نەکردوم ئەتوانم بڵێم لەیزەر لە هەر دیڤایسەکە واتە جیهازەکە کە لە شەریکەوە دائەندێ FDA ڕێگەی پیاوە بۆ جیهازەکە ئیشکە تەمان ئێمە جیهازە باشەکان باس دەکەین جیازی خراپ باز ناکەین جیازی ماڵەوە باز ناکەین کە IPL لەیزەر نییە ئەتوانین بڵێن ئەڵێ فۆر پێرمننت هێر ریدەکشن واتە ریدەکشن ریموڤڵ نییە واتە کەمکردنەوەی مو بە بەردەوامی هیچ ئامێرە نییە لە جیهانە بە ئامێرەکەی خۆشمانەوە لە دێرم سنتەر کە زۆر فەخری پێوەکەین و الحەمدوللا باشترین جۆری ئامێرە لە جیهانە ئەتوانین بڵین بەوەشەوە هەر جەلساتی ئەوێتەوە بەڵام کەسێ بۆ کەسێک ئەگۆڕێ هیوایە 4 بۆ 5 جەلسەی بۆکەی قەت نایێتەوە تا 2-3 ساڵی تر
بەڵام هیواشەیە حەوت جەلسە 10 جەلسەشی بۆ کرا و ساڵانە 3-4 جار هەرە بێ بیکاتەوە واتە بە پێی جۆری کەسەکانە گۆڕێ هۆرمۆنەڵ ئەگۆڕێ هەندێک پیاو هەیە مووی زۆر ڕق و زۆر و زبرە پیاویش هۆرمۆنی نێرینەی هەیە هۆرمۆنی نێرینە تەحەکوم بەمەوەکە ئەمانە سەبەبی زۆرن بۆ مووی سپی و ڕەش تا ئێستا ئامێرێک نییە لە لەیزەر باس ئەەکەم نەکشتی تر بۆ نمونە ئامێری ترمان هەیە کە پێیوتە ئلکترۆلایسس مووەکە ئەسەلکی مۆکە ئەسووتێنێ بەس ئەوە تۆزێ پێستەکە عزیێتەیە بەڵام وەکو لەیزەری مولابردن ئامێری نییە مووی سپی لابەرێت چکە لەیزەری مولابردن لەسەر خانەی میلانۆسایت ئیشەکە مووی سپی میلانۆسایتی تیانەماواتە ئەوی مووی سپی بوو وازی لێ بێنێ ئەتوانین بڵین بە ئلکترۆلایسس ئەتوانێت چابێ بەڵام بەڕاستی هەندێک جارێ مزعفاتیە بۆ پێست دەستخۆش سپاس بۆ دکتۆرە گەشین کەمال پسپۆڕی جوانکاری و نەخۆشیەکانی پێست کە لەم تۆڕ دەڵانم سپاس بە خۆشحاڵی سەلامەت زۆر سپاسانە